پاش بڵاوبوونەوەی ئاهوناڵی کرێکارێکی ژینگە پارێز لە دیجیتال میدیای پەیام ڤیدۆکە کاردانەوەی بەرچاوی بەدوای خۆیدا هێناوە لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێران زیاتر لە سەدان هەزار بینەری تێپەڕان. ئێمە ئێستا لە گەڕەکی پیرادیەکانی لە ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ لە ماڵی کاکە هێرش کاکە براین کە ئەو کرێکارە بوو کە قسەی بۆ کەناڵی پەیام کرد. ئەمەوێ ڕاستەوخۆ لە زاری خۆی گوێبیستی بمزانم دوای بڵاوبوونەوەی ڤیدۆکە تا چەند هاوکاری کراوە و تا چەند دەستی هاوکاری بۆ درێژ کراوە. کاکە هێرش سڵاوت لێ بێم. ئەگەر پێم بڵێ دوای بڵاوبوونەوەی ڤیدۆکەت لە لای ئێمە کاردانەوەی ڤیدۆکە چۆن بوو و تا چەند خەڵک هاوکارت بوو؟ وەڵام ماڵتانەوە بێ دەست خۆشی بۆ ئەو قەناتەی شەلا هەر سەلامت نیاخوا دەستان خۆشە ماڵتانەوە بێ یاخوا بۆم قەناتەش وەڵام ماڵتانەوە بێ ئارەوە لەشونوە ئارەمەگەت بە قڕا تا ئیسە ناو دیەکەش نازانم ناو ئەو شوێن وڵاتەش نازانم بۆمیان کردە ئەو هاوکاریانی کە کرای تا چەند بۆ تۆ باش بوو مەسەلەن وڵا لەخوا بەزە عیبینم بۆ دەستان خۆش بێ ئیشەڵا هەر بێم زەرت دنیاخوا ئیشەڵا لە کرێتینە دەستان خۆش بێ ئیشەڵا زاناوە هاکێلێ خانی شتێکم بۆ ناکەن لەم کرێت نەجام بەتێ هەم لەم شڵا نەخۆشیش نەجات مەبێ ئارەوەڵا کرێکی دوو سمێ سوور و لەگە 10,000 بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین لە ناحیەی شۆڕش دەڵێت لە ماوەکانی ڕابردوودا بە جۆرەی توانە دارایەکانی بەردەستیان هاوکاری هێرشیان کردووە داواش لە خێرخوازان دەکات هاوکاری زیاتریان بن تا ئەوەی بتوانن خانوویەک بۆم هاوڵاتی هەژار و کەم دەرامەتە دابین بکەن. ئەم پیاوێمە یا هاوکاری بوون یارمەتیمانداوە بەڵام یارمەتێکی ئێمەش ئەمە مەحدود ئێمە ناتوان هەنوو ناتوان یارمەتی دێن بەڵام داواکەم لە خێرخوازان خی گەورە پاداشتیاندا یارمەتیانداوە بڕێپاری باشی بوات ینی ئەوە نییە بتوانە کێشەکانی معانەتەکانی بە تاواتی لادا بەڵام ئەگەر هاوکارمان بن زیاتر ئێمە بتوانین خانوویەکی بۆ بکڕن لە کرێکی در ڕزگاریکەین خانوویەکی بکڕن ئەم نەجاتی بە کرێچێتی هەم بتوانین ناڵەکەشی عملیاتکەین ناڵەکەشی پێویستی بە بڕێکی پارەیە بۆ عملیات هەر پاش بڵاوبوونەوەی ئەو ڤیدیۆی ژینگە پارێزەکە لە چەمسەماڵ لە سۆشیال میدیای پێیام کارتانەوەکی زۆری لەلایەن هاوڵاتیان و فانەکانی سۆشیال میدیای پێیام و لەکەوتەوە بە نووسینی کۆمنت و لایک و شێرکردنی لەگەڵ لە شوێنەکانی ترا هەروەها کۆمەڵە خەڵکی زۆر کە بەدایان نامەیان بۆ نردوین داوای ناونیشانی ئەم کەسیان کردووە کە هاوکاری بکەن. ڤیدیۆکە بینەرێکی زۆریە بوو لە سۆشیال میدیاکانی پەیامەوە کە توانم بڵم لە مافتەیەکێک بوو لە پڕبینەرترین ڤیدیۆکانی سۆشیال میدیاکەمان. هێرش کاکە برا کرێکاری ژینگە پارێزی کۆمپانیای شکارە لە ناحیەی شۆڕش لەگەڵ ئەوەی موچەکەی تەنها 300,000 دینارە بەڵام هاوشێوەی هاوڕێکانی دیکەی ماوەی زیاتر لە 3 مانگە موچەی پێنەدراوە. ئەمە لە کاتێکدایە منداڵێکی تازە لەدایک بووشیان پێویستی بە نەشتەرگەری خێرا هەیە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕش.